بله برز کوان یعنی ون 28 پارتین سیاسی ون چه قاسی کارن زخته بکن درباری ویم جاره دا گو ایدی وره چاره سر کرن یعنی هشمندیا رژیما بعد 40 سالی ویرنگی کر نهاجی حکومت شامی یادم کی دنابرا دو و ایرو ده تشتک نهاتیه گوهرتن گلک کریار دجی کردان دبن یعنی ویرنگی ون وک پارتین سیاسی یعنی ون چه قاسی کارن زخته بکن ون چه قاسی کارن گاوا باویجن پارتین سیاسی ای کردی بتایبەت گەرەکە ئەم دەستێ هەفتوو نەبردن گەرەکە ئەم وەکە هێزەکێ بن و دناوڕێژی ئەم کار بن قووەتێن دیموقراسی ای سووری ئەم کار بن واژکێ بەخۆرە ڕازی بکن و ئەم هەنگی ئەم کار بن فشارێ لە ڕێجیما سووری بکن ji بۆ و ڕێجیما سووری وێ سیاسەتە ڕێجیما بەریاخوا جارێکە دیتر دووبارە نەکێ چونکی ڕاستیژی بارێ کووردا بارێکی گرانە ئەف هەفتێ هەشتێ ساڵە زێدەتر بن حکمێ دەولەتە بەعزدا مڵەتێ کورد ئێشەکە زۆر کشاند بڕاستی بارێ مەزیدەی تااقەتا مەچێت بێش بەروەیەکێ ئەم دڤن دۆست و هەڤالێ مەژیکێ بەمەرە ئاریکار بن مڵەتێ مە پارتیە مەی کوردی گەرەکە گۆری زۆنا مڵەتێ کورد بن بتایبەت ئەو کۆنفرانسێ کوردی دەما گۆچێ بوو گەرەکە ئەم پشتگوه نەکەن گەرەکە ئەم وێران نەکەن ئەم یەک ڕێزیاخوا یەک هەلوەستیاخوا ئەم ببنە خودی هەگەر گۆ ئەم دەست پێ هەفتوو نەگرن بڕاستیژی گۆ ئەم تکە تکا بن و ئەم ژە هەف کەتی بن ئێشخوا حکوومەتە شامێ وێ گوه نەدێمە وێ ت قزنجا نەکێ دەستێمەدە